23 بناي سبلة تقولتم هموي اللحني لقلا من زاتان بلحن وبوتام لي مكو قراني بلام ناكري بتقول من دنگ مخوشنية لو أنا لحن بزانا بلام دنگ مخوشنية استا سيشتي بو هي حتى بو قرآن خين لقل بو قراني بيت أبي يكم حلاوي دنگي هبي يك وصول بزاني دو سيم كلمات كاني بجواني بلي أما زور جرينجا بو أني كقراني لأن مقام لين ياخذ قرآن خين أما زور جرينجا دم شتاني شيء يعني بو نيخين بارتره زمن أوان تاني أنا بدم دنگم خوشا تكتو أول ما تشارك دام بخدمو سبلا الله قلي برز هالتن فراند بيواني جهاني تشكاند كشي نزم نشتي توا هيوا كان متهمو مران توم قيان دبرزي آسمان تابي سلمينم بو جهان كسي شي خوش بيوه بۆی دەمرێ بە سوک و ئاسان ئەو هەموو ڕێز و شکۆیە وەمزانی قابل بە تۆیە زۆر سڕ لەو بێوەفا دەرچوویت کردە و کرارە درۆیە لە پشمە و گولە تەقان داخل لە ناو سیمار چەقان بوو بە خورتۆ وڕی کردم دڵ و هەناومت هەڵتەقان ویستم بتکەم بە ئەستێرە بناو بان بيت لوي وليرا سؤزم شاعري تو نبو خو حافظي هوشي لشون تراليم ناقورم بكردارت من ناقورم هزاران كوسفات وتريم خاوني شرف بيمان خوراه قرم قد ناقورم لقسيت عازز نابم هالشند بدي عذابم بيد وهوشم طلعينا ظلنيا بوقت ونابم نتو مني ونمنشتوم كسي آزاد بسر بخوم وكو شمشير راست وتيجم توش بديشي لبني بوم من دريايشي بيبنم رازقوت الصاف وهي منم زمانم الرأل بالباسل كم قشقنا هدبقردنم قتل پێش چاوم ڕەش نابی جوانتر دەبی و ڕووکەش نابی دنیایەک جنێوم پێ بدەی لە سۆزداریم بێبەش نابی دارسێوێکم لەسەر چەمێ بووم بە ئەفسانەی سەردەمێ ئەگەر بەردشم تێبگری کام سێوی جوانە دەردەمێ شوية بخيالة من خيالة وزي نعيش ترى شوية بخيال بويت ميوانم وبو شي جواني شعري ديوانم سفيد بوشي بو بدستوا بوي لباخشي حوشو هيوانم برجي بوشيني جوان وقشنگ بو ڕێڕۆیشتنت سووک و بێدەنگ بوو هاتیە بەرەوڕووم وەک چنار وەستای عەقڵ و شعورم مات و بێدەنگ بوو سڵاوێکت کرد بە ناز و نەرمی خۆم باش دەرناسم کە چۆن بە شەرمی وتم سەرچاوم ئەی یاری ئازیز تۆ ڕۆح و ژیان و هەم تاجی سەرمی هەستامە سەر پێ سەرسام پەشۆکاو لەشم دەلەرزی وەک داربی ناو ئاو سوک بە ئەسپایی هەرتو دەستم گرت خەریک بوو ڕوحم دەرچێ لە ناکاو یاخوا بەخێر بێ دیدەی چاوانم بوگدی وەخانی گەوری باوانم ماوەی 7 ساڵە چرکە دەژمێرم بە شەو و بە ڕۆژ هە چاوەڕوانم نیازم وا بوو ماچکەم ئەو لێوە بۆم کەم بکوشم ئەو جووتە سێوە لە ناکاو کاسە لە دەستم ڕژا خەیاڵی تێکدام کەوتمە ئەو شێوە
ئەمە لە ئینەکانە لە چراایە وتم بۆشی چ ناوە چ چرا وەکو چ شعر وەکو سەریا ناوەوە چ چراش ئەگە بێت و تاریخی بخینیتەوە زۆرە لە شەوارەی جارانەوە هاتە جاران مناڵیان بووە چ شەودانژن و شەواریان دەبێت چ چرایان داناوە بۆی شەوە نییە مناڵەکان بەرێتەوە بە باتوباتی درێژە سورەیاشیان ئەو کە ناومە ناوە ئاوێزە کەوتمانە چیان لەبێت زۆری ژمارەکە وتمانە چل شتێ چل بێ هەیە 15 چی هەچەنێ لەوە لەوانە زیاتر بێت ناو چرەکە هیچی چرایەکە بەیانی من بووێ ناو چرا ئەمە خێوی سوی تەمەشاکە ئەمە تەبعی یەکەمێتی لە 2000 تەبعکراوە ئەمە تەبعی سێمێتی و یەک دانە چێن نەماوە لای کاکە بەسەر لای کاشێوان ماوە لای من نەماوە ئەوە شایەکە لای ئەوەی لای من نییە ئێستا لەوەش شێکتان بۆ خوێنم ئینشاڵڵا شێرێن ئەم شعرانی کە لە خێوی کسپیە هەیە لە کاتێکا وتراوە هەمووی زۆری نەمانێوەرا بە ئەرتراشت بڵێن یعنی هەمووی بە ڕەمزی ئەمانوت یعنی ئەگەر مانیان گرێتایە لەوانەیە هەتیا بچینایە لەسەری بەڵام ئێتر شعیر زۆرتیە یەکێک لەوانە خەیاڵت خاوە شعری تەحەدیە ئێتر جۆگر خۆی توانێت تۆ تەفسیراتی بۆ بکە ئەڵێن نەکەی وا بزانی وەک ئەوانم خۆت ئەیزانی نەکەی وا بزانی وەک ئەوانم خۆت ئەیزانی من نووسینی تەباشیری تەختەڕەشی پۆلەکان نیم خەتخەتۆچی چەچوپلی مناڵان نیم تەختە سڕێکم پیابێنی و بسڕێمەوە جانتای ڕەشی دیبلۆماسی دەستی تۆ نیم بە ژمارەیەکی نهێنی کە بەس تەنها خۆت دەیزانی بە ئەسپایی دەست بێنیت و فقرتەم بێت و بکرێمەوە بووکە شوشەی بەدەست تۆ نیم تا بێزا دەبی یاریکەی دواییشی یەک دەست و قاچ و پەنچاوەکانم هەموو دەرکەی یان فڕێم دەی یان ئاقلانە لە جێی خۆی دابنرێمەوە من شەرابی جامی تۆ نیم کاتێ پەس بیت بۆ کوشتنی خەمەکانت یان گۆڕینی جێی ژوانت لە شێوێکی پڕ ئازادا فتم کەیت و بخورێمەوە نەکەی وا بزانی وەک ئەوانم خۆت ئەیزانی چیرۆکی بەر ئاگردانم دوود و درێژ هەم ڕۆمانم یان داستانم 1001 شەوم ئەوێ و نابڕێمەوە قەڵاو قاسەی پۆڵایینم داخراوم گرێچووری ئاڵۆسکاوم بە ئاسانی ناکرێمەوە نەخشم نیگاری هەڵکۆڕاوم لەسەر گابەد و تاشەبەد زل نووسراوم بە گرکانش ورد نابووم و ناسڕێمەوە هەر لەو کاتێ من هەنجوینم ئاو کەوسەری ناو بەهەشتی سەر زەمینم دەبمە جامێک ژەهری مار و بە گشت کەسێ ناخورێمەوە نەکەی وا بزانی وەک ئەوانم خۆت ئەیزانی نامەی دووریمان خوێندەوە نییە نامەی هەر لەو کاتێ نامەی دووریمان نووسی بۆ کوڕەکە کە ئەڕوا و ئەماکە باسی شوکردنی کچەکە کە ئەو فترەیە خەڵک هەموو شوێ کرد بە خارج بە دەرەوە من شتێکی واوام نووسیوە ناو خێوێکی سپیا هەیە حەزەکەم وەشتان بۆ بخێنمەوە شوکردن بەسەری تاقە براکەم بە خارج نەبێ شوو ناکەم بە پۆستەدا وێنەی کوڕی هەندەرانی پیشاندرا وای چەند پۆزە خاوەن کوشت و قەمەرەیە خواردنی هەسێ و مۆزە کچ قایل بوو دۆلارێکی زۆری بۆ هات بە کەسوکار بۆ کەسوکار کڕی خەڵات بەدەست خەڵکە هەرچۆنێک بوو بچیان گەیاندە هەندەران بە ناونیشان لە شوێنی دیاری کراوە دایان بەزان دەست زاوای زۆرزان زاوا تەڕپیر بوو گەنج نەبوو یەک دوو کچی بەشوداوە کوڕیشی ژنی هێناوە 30 ساڵ لەبوو گەورەترە ئیشوکاری پشتشۆرینە واتە لە حەمام ناترە ملم بشکێ بۆ چ شوێک کە من کردم 100 خۆزە هەر خەوێک وایە لە بەحرەکە وەک نقم بووم بۆ نەمردم بەدایان هات نەخوازبێنیم بە یەک کەسێ ڕازی نەبووم خۆزگە ژنی یەکێک دەبووم نان و ئاو و خۆشەویستی پێم بدایە لە کەلاوە کۆنەیەکدا کەپرێکی بۆم بکردایە ساڵی جارێکش هەر بە قەرز یەک ماکسی بۆم بکردایە لە قەبرستانەکەی خۆمان
بژیا ماوە و بمرمایە نامەی دووریمان خوێندەوە حەزەکەم دێوەرەشتان بۆ بخێنمەوە دێوەرە ئەمە شعرێکی سیاسیە بەڵام ئێتر خۆ دەزانی وەکوتمە لەو کاتیا وتراوە توانیمان بە شێوەیە بڵێن خۆزگە ئەوەی کە جوور لێ دێوارە بێ کە سیاسی بۆ وەختی خۆی ئێستا کار بەدەستە ئەم شعرە تۆ دە تەسیری تێ بکات دێوەرەی جاران چۆن بوو وەک ئێستا نەبوو سیارێ بە قوڵانەکانە بکڕێتەوە تەنانەت سەنووقی بۆی کە دە پشتی هە سەنووقی کابرای کە دە پشتی حتا دوورۆتەم جۆ درێژیشی نەبوو کەرێک نەبوو پێی بڕۆها ئەی کە دە پشتی بەوە ئاڕۆی وهات شەک و شت و نقڵ و سنجاق و دەرزی و شتی ئافرەتانەمای تێکرد و دێ بەدێ ئەگەڕات بەوایانەوە دێوەرە زامە ئەو دێوەرەی کە سەرۆکە لە پشتێتی دێوەرە من دێوەرەم سەنووق لە پشت هەر بە پێ گشت چی لادێ هەیە گەڕاوم مناڵ نییە نقڵە تووشەم پێ نەدابێ هیچ گەنجێک و پیرێک نییە بۆن و دەسە و جگەڕم پێ نەدابێ بڕوا ناکەم تەنها ئافرەتێکش مابێ سنجاق و دەرزی و مێخەکی کۆڵەکەی سەرشانی منی لە بەرۆکی خۆی نەدابێ من دێوەرەم کەم ماڵ هەیە نان و چامتیان نەخواردبێ نەمەچیانم نەکردبێ بە کۆمەڵی تا نیوەشە و کڵاوێن و مەتەڵمانتیان نەکردبێ ئێستاش یادگاری دەنووسم هەر بۆ مێژوو وردبینە نوچی پێنووسم خەیاڵ مەکەن کە ئێوەم لە یاد کردبێ هەموو لە دڵ مندا دەژین ئێوەم قوتابخانە بۆژین بڕوا بکەن خوڕەی ئاو و گڤەگڤ باو لزمەی باران شنووسیوە پەرژینش بێ لە ڕووی ئێوە یەکەیەکە ئەو سەگانەشم نووسیوە کە بە تەکما تێپەڕیوە پێم وەڕیوە یان قەت پێم نەوەڕیوە كيف خۆتانە زۆر شتی پێڵێن جاران وەختی خۆی زووتر مۆبایل نەبوو ئەگەر ماڵێک خەتی تەلەفۆنی هەبوایە باش بۆ ماڵە دەوڵەمە بوونیانە و خەتی تەلەفۆنیانەیە جا شعرێک مێ لەسەرەوەی کە عێراقی کچ و کوڕ بە تەلیفۆن کردویان دوای چۆن شۆکەوە ئەمانە ئەوەشم هەیە ئەو وەختە بەس ڕیحا بشە بوو شوێنێکی خۆش بکە حەفیان تا بکەدا ئێستا شۆنتر پێیا بووە ئەمە شعرەکە ئەگەڕێتە بۆ تاریخا ئەو کاتە ئەلێ زەنگ و ئاهەنگ زەنگ زەنگی تەلیفۆنە ئەلو ها حەمە تۆی بەڵێ منم لە من زیاتر چێ خەفەری تەلیفۆنە چێ وەکو من جوی پڕ لە تعلیق و جوۆنە تۆ پێم بڵێ دوو هەفتەیە دەنگت نییە ڕەنگت نییە کەس لە کەس بە ئاگان نییە دوور بێخوایە نەخۆش نەبی بۆ کەسێکتان نەساغ نییە بزانم دەنگت گۆڕاوە وەکو جاران جۆم لێ نییە قسە بکە چی ڕوویداوە یاخواخوایە بێ ئافات بێ هەر نەڵێ بە شومیان داوە ئیدایسە کتێکە قسەڕەکاڵێتی بەسەری تۆ نەخۆش نیم و شتی ناخۆش ڕووی نەداوە ئەوە نەبێ بە زۆر منیان بەشوداوە چی بەڕاستە تۆ ئەم قسانە ئەمە کام شێت و پەیمانە حەمە توخوات و سەری من خەفەت مەخۆ زەوید مەبە لە قسەکەم دڵگیر مەبە هەفتەی داهاتوو شوو ئەەکەم لە ڕەحابش ئاهەنگ ئەەکەم گەر پێت خۆش بێت خۆش بانگەکەم سەرسام مەبە و دامەمێنە دەفتەر یادگاریت دەربێنە لەبیرت دێت بۆ یەکەم جار هەر وەکو چۆن منە ناسی بە تەلەفۆن هەر ئاوا هەشنە ڕۆژێکە من لە دڵ خۆت دەسڕیتەوە هەر بە زەنگی تەلەفۆنێ دەیان وەک من دەگریتەوە بەڵام من هێشتاکە بەڵام نەکردێتەوە مڵکی خۆمە من بەڵام نەکردێتەوە جارێ ئێستا کە بڵاو بوو ئەمە بوو بە مڵکی خەڵکی حڕە چیاڵێکی ناڵێ بەڵام من ئەوەی خۆم بۆ مەسەلەن هەنێ فکرێکیا هەبوو مەسەلەن 30 ساڵ 20 ساڵەوە پێشووتومە ئێستا ئەمێ دای ڕێژم بەڵام نەکردێتەوە
پێویستە دەستکارێکی بکەم هەر بۆ شتی